لەگەڵ هاتنی وەرزی سەرما و ساربوونی کەشوهەوای هەرێمی کوردستان بەتەبێت ناوچە شاخەویەکان هاوڵاتیان لەم یەک دوو مانگە زیاتر ڕویان لە داربڕین دار و درەخت بڕین کردوێتەوە بۆ جاچ بۆ خۆگەرمکردنەوە بی یاخود بۆ بازرگانی فرۆشتنی ئەو دارانە بێت بۆ ئەو بابەتەش بە ڕێبەرایەتی ژینگە و دارستانی بەڕێبەرایەتی پۆلیسی ژینگە و دارستانی هەرێمی کوردستان لە ئامادەباشیدایە ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە بۆ ئەو لە ماوەی دوو مانگی ڕابردوو نزیکەی 150 وڵاتی سزا دراون پێبژاردنیان بۆ کراوە. من لە ئێستادا وتەبێژی بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم لە ڕایەتی فواد دەمەوێت زانیار زیاتریان لێوەگرم زانی چیان کردو چ ئامادەکاریان کردو بۆ کەمکردنەوەی ئەو حاڵەت و ڕوبەڕووبوونەوەی ئەو با بڵێن دیاردەی داربڕینەوە. جنابی ڕایسڵاتان لێبێت سوپاسەوە دەرفەتە ئەگەر پێمان بڵێ وەک بەڕێبەرایەتی ژینگە و دارستانی هەرێم چ ئامادەکاریان کرد بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڵاتێنەی کە لە ناوچە شاخەوەیەکەم بەتایبەت دار و درەخت دەبڕنەوە. سەرتا بەخێر بێن سەرچاو سەرم بەرەوەی وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگە ساڵانە بەرنامە و پرۆگراممان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڵمەتی داربڕین بە پێی وەرزەکان هەر وەرزە و ئەمە هەڵمەتێکمان ئێستا لەو وەرزە هەڵمەتی داربڕین و ڕاومان هەیە لە ئێستا مەفرەزەکانمە لە هەر نۆ بەڕێوەبەرایەتیەکانمان پلانی خۆیاندانا و پێشی هاتنی وەرزی سەرمە تەقریبەن لە یەکی لە 15 دەوە دەست پێەکە بەرنامەکە و جێبەجێک لە ناوچە شاخاویەکان بە شێوەیەکی گشتی بە تۆکمە و ڕێک و بێک ئێستا شەر بەرنامەکەم زیادکردنی خاڵە سنووریەکان و زیادکردنی رێڵی چاودێری و زیادکردنی نقطەی پۆلیس لە ناوچە شاخاویەکان دانانی سەیتەرات و کۆنتڕۆلکردنی ئەو ناوچانە. ئەگەر باسی ئەومان بکەی ینی هاوڵاتیان بۆ چمە بەستێک زیاتر دار دەبڕن ئاەتەنیا بۆ خەڵ گەرمکردنەوە یاخود بۆ بازرگانیشە بۆ فرۆشتنەوەش دار و درەخت دەبڕن. خۆی لە کوردستان دوو جۆر داربڕ هەیە دوو جۆر داربڕدا جۆرەکان هەیە پێرێن بازرگانی بێویژدان ئەوانن کە بۆ بازرگانی ئەبڕن کە دێنن لە ناو شارەکان ئەیفرۆشنەوە ئەوانە بەڕاستی بازیاخود بۆ خەڵوزش دوو ڕێگان هەیە یەکەچان جارێکیان ئەبڕن بۆ خۆگەرم بۆ ناو شارێن بۆ ئەمە دومیان بۆ خەڵوز ئەوانە بازرگانی بێویژدانیان پێن چونکە دارەکان لە ژێرەوە ئەبڕن هیچ دارێک نانن تەڕ و وشک هەموویە بڕن بەس جۆرێشترمان هەیە کە ناوچە شاخاویەکان یان خەڵکی گوندەکانە چونکە دارەکان بە داری خوانە تەنها ئەو دارانە و لە قوپۆپانە ئەبڕن کە وشک بووە یاخود سوودی نەمایە بۆ دارستان ینی سوودی لێ ئیسوادە لێ ناکەن لە دارستان یاخود ئەو لە قانە لێەکەنەوە وەکو ئالیک بۆ حیوانەکانیان بەکارێنن زیاتر ئەوانە زیاتر وەکو پارێزەرێکوان و خەڵکی ناوچەکە زۆر هاوکارن لەمە. زانانی ڕایت هەمە هەنجی هاکاریتن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی کشتتوکاڵ یاخود دەستەی ژینگە چۆنە بۆ ڕوبەڕوونەوەی کەمکردنەوەی ئەو حاڵەتانە. خۆی ساڵانە ئەمە هەڵمەت ئەوان بەڕاستی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان زۆر باشین کۆنتاتێکی زۆر باشمانەیە کۆبوونەوەات بەڕاستی جێی دەستخۆشی لەیەک دوو کۆبوونەوەش لەگەر وەزیری کشتتوکاڵ زۆر هاوکار بوو بەلاخەس لە کەمکردنەوەی باز لەسەر خەڵوزێنانی خەڵوز دەدرەوە بەڕاستی ئەوەش دەورێکی ئەساسی بینی کە لە بڕینەوەی دارستانە کرد چونکە باگەر هەرچەندە خەڵوز مڕێم وایە وەکو بکرێ بە سفر خەڵوز هەر سفر هیچ کومرجی لەسەر نەی بەڕاستی دارستانەکانمان زۆر سەلامەترەبی دوو دەستەی گەشت و گوزار کە داوامان لێکردوون بەوانیش کە سوورکردنەوەی ماسی بەدار نەکرد ئەویش ئەبێتە هۆی بەڕاستی کەمکردنەوەی داربڕین چونکە زیاتر دارەکانی مە لە دوو مەبەستە بەکاردێن بڕین داری دارستانەکان هەم بۆ خەڵوز بەکاردێت کە ئاگاهات و خەڵوز دەدەرەوە ئیسرات کراوها داخل کرا بەڕاستی خەڵوزی کوردستان نابرە و باشتریش دارستانەکانە پارێزرێت. سزادانی ئەو کەسانی کاردار دەبڕنەوە چییە؟ بەندکردنی یاخود زیاتر پێبژاردنە؟ هەردووچیانە بە پێی زۆری دار بەخۆی بەندکردنەکان بەند و پێبژاردنمان هەیە بەندکردنەکان ئەگەر هاتوو سزاک مادەکەی نەدا بەند دەکرێت یاخود یەک لە دوان ئەکرێتن کە ئەو کاتێک کە سەرپێچی کار هات سەرپێچی داربڕینی کە دارەکەش بە پێی زۆری دار تەمەنی دار زۆری دارەکە وە پێبژاردنەکەی ئەکرێ و هەر دارێکیش ببڕێ مقابل دەبی دار بچێنێت تەمەنیشان لە 3 ساڵ بۆ 5 ساڵ کەمتر نەبێ. کوتا پرسیارگە بە کورتی وەڵاماندیەوە هیچ ئامارێکتان لێ کە چەند داربڕایەتەوە ئەم ساڵ و ئەوانێک کە دەژی کراون چەندن؟ خۆی ئەم ساڵ لە سەرەتای ساڵ هەتاوەکو 6 مانگی یەکەم تقریبان سەروی 1000 دار بڕاوە زیاتر لە 7,700 دۆنم پوش و پاوانمان سوتاوە 670 کەیسمان هەبووە 508 پەراوی لێکۆڵنەوەمان کردوەوە بۆ خەڵک ئەوانە هەبووە ئێستا لەو 6 مانگەی ئاخیریش تقریبانەوەیش لە ئامادەکاریدان ئەویش حازرەکرێ وا بووە پێشبینیەکەم ئەم ساڵ باشتر بی لە پارت بەڕاستی ئەویش خۆ دووسی هۆکار هەیە یەکەمیان خەڵکەکە وەعیەکی زۆر باشی بۆ ژینگە دروست کەواتە ژینگە شتێکی مەحالە و کۆتایە دەبی لەگەر ژینگە بگونجێ خۆمان بگونجێنی دوو سەپۆرتی حکوومەت کە لۆ ژینگەی ئێستا زۆر باشترە سەپۆرتێکی بەردەوامە چایم سپاس.